ئەم کڵاوە من لە سەرەتای دەستپێکردنی داوام فکرێەوەم هەبوو لە ڕۆژی تەخەڕوج کڵاوی لەسەر کڵاوەکەم وێنێ قازی محەممەد و نەخشێنە خاوەنی ئامانجێک بن کە خزمەتی وڵاتی خۆمان و خزمەتی خاکی خۆمان بکەین. طبعاً ئەمەش یەک لەو شتانەی کە قازی محەممەد لە ژیانی هەوڵی لە بۆدایە و ئەمەش هەر لەسەر ڕێزکەی ئەو لەسەر بەرنامەی ئەو ڕێبازی ئەو ڕۆشتین و دەمێکی کە سوێندی یاسایی دەخۆم بۆی کە خزمەتی وڵاتی خۆمان بکەین بەبێ جیاوازی لە چین و نەتەوایەتی لە خزمەت هەموو کەس دابین. خۆی شتێک هەیە تو ئەگەر کورد بی بە هیچ کەسێک ناگۆڕێ هەر کوردی ئەو هەر بە کوردی دەمینێتەوە نەتەوە شتێکە کە گۆڕانکاری بەسەردانایەتن بابەتی نیشتیمانیش ئەتو لە هەر جێک لە هەر وڵاتێکبی هەر ڕەشەڵاتکت کوردە هەم دەگەڕێتەوە سەر کورد بۆیە خۆشەویستی وڵاتت خۆشەویستی نیشتیمانت دەبێت هەد بێ ینی ئەوە شتێک نییە بڵێ ڕقم لە کوردستانە دەبێت هەد بێ ینی کوردستان ئەو شوێنەیە کە تۆ تێدا لەدایک بوو بە ئارامی لە دەژیت بە ئاسایشی تێدا سەقام گیرە بۆیە دەبێت خۆشت بێ ینی هیچ وڵاتێک نییە بۆ شێوازە گەنجی خۆی خۆش بێ کوردستانی ینی گەنجی خۆی وا خۆش بێتن بۆیە دەبێت ئێمەش خەباتێکمان مەسەلەن هەبێت بەرامبەر کوردستانی خۆمان خۆشەویستیمان بەرامبەر نیشتیمانمان هەبێت.